لەگەڵ هاتنی جەژنی قوربانی پیرۆز گەشتیارێکی زۆر لە ناوخۆی هەرێم و ناوچە جیاجیەکانی عێراقەوە ڕوویان لە شوێنە گەشتیاریەکانی دەڤەری سۆران کردووە. ئەمە شوای کردووە ناوچە گەشتیاریەکان قەرەباڵغیەکی زۆر بە خۆیانەوە ببین و تەنها لە ماوەی 3 ڕۆژی جەژندا نزیکەی 30,000 گەشتیار ڕوویان لەو ناوچانە کردووە. سەبارەت بە ئاماری گەشتیاران لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو نزیکەی 20,000 گەشتیار و ئەو ڕۆژی لەگەڵدابێت تقریبان دەکاتە 30,000 گەشتیار کە سەردانی ناوچە گەشت و گوزارەکانی ئەم دەڤەریان کردووە. بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازش 1,000 زۆری هەیە. ئەمەش بۆی کردنەوەی کاریگەری ڕێگای نێوان پردی هەولێر کەتوکە کەوای کردووە گەشتیار دوو بەرابەر زیاتر کاتن کە ئەم جەژنە بەراورد لەگە جەژنەکانی کە ئێمە دوای چەندین ڕاپرسی کردومانە لە ساڵانی ڕابردووە لە بۆنە و جەژنەکان بۆ هەر گەشتیارێک ممکنە لە ماوەی 5 ڕۆژ تا 7 ڕۆژ کە دەمێنێتەوە نزیکەی $300 بۆ $400 سرف دەکات تقریبا. سەرنجڕاکێشی ناوچەکە وای کردووە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لە سەیرانگاکانی دەڤەری سۆران بکەن و لە کەشێکی فێنک و سازگاردا ڕۆژانی جەژن بەسەربەرن. پێشبینیش دەکرێت لە ڕۆژانی داهاتوو ڕێژەی هاتنی گەشتیار بۆ ناوچەکە بەرزتر ببێتەوە. ئێمە لاڵەبجەوە هاتوین لە محافەزەی سلێمانی ئێستا هاتوین ماوەی چەند ڕۆژێ لەم ناوچانە بەسەر بەرین لە شوێنە گەشت و گوزاریەکانی وەک بێخاڵ و گەلی عەلی بەگ و ئاسل عەکرێ هاتم لێرە ئەمە تەقێ جوان گەلک خۆشە یعنی گەلک جوانە بوو ینی گەرمە بوو شەلالوێ مەسەفی گەلک جوان و نوکە دچم بێخاڵ ئەوە جوانترە بەس لازمە دچم بێخاڵ بەر عیدی هاتێ زانی. احنا من بغداد طبعا كردستان تخبل فاحنا دائما كل سنه نجيها يعني نجي دائما الاربيل الزاخد هوك يعني حلوه كلش حلوه متونسين ومرتاحين الحمد لله معاملتهم حلوه كلش. والله اما السليماني هاتوين بو ايرو يخم جاريش مانيه چەند جارێک هاتوین بەڕاستی شوێنێکی خۆشە شوێنێکی فێنکە گەشتیارێکی زۆر ڕووی تەیەکە ئێمە چەند جارێکیش هاتوین و هەموو ناوچەکانی ئەم ناوە هاتوین و شارەزاین و گەڕاین بەڕاستی شوێنێکی خۆشە. ئێمە لە بەیانی زۆر هاتوینەتە دەرەوە لە سلێمانی هاتوین سەرەتا ڕۆشتین بۆ ناوچەی زێوەی وەرتێ دوایی چوین بۆ جوندیان پاشان هاتین بۆ گەلی عەلیبەگ ناوچێکی زۆر خۆش و گەشتیاریە. ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسوور 80 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێن و زیاتر لە 80 کۆمپانیای عێراقیش ساڵانە گەشتیار دەهێنە ناوچە گەشتیاریەکانی سنووری سۆران. هاتنی گەشتیار لە ناوچە جیاجیەکانی عێراق بۆ ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران وای کردووە ناوچە گەشتیاریەکانی ئەم دەڤەرە بوژانەوەی بەرچاو بەخۆ بین و لە نێویشیاندا خاوەن ناوچە گەشتیاریەکان سوودێکی زۆر ببینن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری گەلی عەلیبەگ.